الله خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەچینە لای کۆتاتەوەرمان منداڵ لە دوای لەدایکبوونیەوە هەمیشە دایک و باوکەکان لە دوای ئەوە چاوەڕێ ئەوەکەن لەوەی کە یەکەم وشە لە سەرزاری مناڵەکەیان ببیستن بەڵام هەندێک جار لەوانەیە هەندێک گرفت هەبێت ببێتە هۆکاری دواکەوتنی ئاخاوتن لە منداڵاندا ئەمە زۆر جار بەتاقەتێکی زۆر بۆ دایک و باوکەکان دروست دەکات بەڵام لەوانەیە ئەمە چارەسەری هەبێت و هۆکارێکی هەبێت ئەمە ئەمڕۆ ئەمانەوێت باس لە گرفتەکان و باس لە هۆکارەکانی دواکەوتنی ئاخاوتن بکەین لە مناڵە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرهاد چوپانیان پسپۆڕی نەخۆشیەکانی ئاخاوتن و زمان دکتۆر سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو لێبێت دکتۆر، سپاس بامەتە زۆر بەخێر بێت. دکتۆر چ کاتێک پێویستە لەوەی کە مناڵ یەکەم وشە ببیسترێت لێەوە وەکو یەکەم وشە دابنێت لە چ تەمەنێکە؟ عادەتەن لە تەمەنی 10 تا 10 مانگە دەست پێەکە هەتا ساڵ و نیو جەمەتوێن چاوەڕێکەین بەعام ئەڵێن 12 مانگ بەڵام خۆ ناکرێت ئێمە بڵێن دقیق هەموو منداڵی لەو کاتا بدەفێکن جاروە هەیە منداڵەکان هیچ کێشێکیانە بە شێوی تەبەی تۆزێ پێش دواکەون ئەوەی کە ئاسایی بێ بەڵام متوانین بڵێن لە 10 مانگ هەتا 13-14 مانگ مناڵەکان یەکەم وشەکانیان ناڵێ. زۆر باشەکەوە تا توانین بڵین دکتۆر و مناڵانەی کەیتر لە دوای بەڕێستان ئاماژەتان پێهاتێ 12 مانگ 10 مانگ یان 12 مانگ هیچ شتێکی نەو هی وشەیەکی نەوت ئەم مناڵە بە گرفتی بۆ دروست بێ؟ نەخێر ئەوە زۆر زووە ئەو بڕیارە بدەن چونکە وتمان ئێمە ئەڵێن جاری وا هەیە مناڵە 10 مانگە یەکەم وشەڵێ هەیە لە 14 مانگە ئەمە هەمووی تەبیعیە بۆ ئێمە ئەڵێن عادەتەن لە نێوان 10 مانگ بۆ 14 مانگ بۆ 15 مانگ مناڵەکان یەکەم وشیان ئەڵێن بەڵام ئەوەی کە ئێمە منداڵێک کە خێرا دایک و باوک سێکن بڵێن ئەو مناڵەکەمە بۆ 12 مانگی و وشەی خێرا کێشێ ئەو هاش نییە مەجموعی تر فاکتەر هەیە کە ئەبێ دایک و باوکان ئاگیان لێ بێ ئەگەر ئەمانێت تێدانە بۆ ئەو کاتە چی نەو فاکتەرانە سێرکە بەعام گەشەی زمانوانی لە مناڵە ئەتوانین بڵێن چەند بەشە یەک بەشی دەربڕینە ئەمە کێسە باسمان کرد بۆ نمونە ئەگەر لە دەربڕینە باسیکەین منداڵ لە تەمەنی وتمان 10 مانگ بۆ 14 مانگ یەکەم وشەکان ئەڵێ کاتە ئەبێ بە ساڵ و نیو 2 ساڵی 50 وشێ هەیە و کاتە ئەبێ بە 3 ساڵی نزیکی 1000 وشێ هەیە باشە ئەمە بە شێوازی گەشەی ئاسایی ئێستا ئەگەر بینیمان مناڵەکە لەمانە زۆر دواکەوتنی کەمنە زۆر دواکەوت یعنی بە بەراورد لەگەڵ هاوتەمەنەکەی چەند مانگی سەر و 6 مانگ فەرقی بوو ئەو تۆزێ بێ هەستی پێ بکەن خانەوە دەکەن یان ئەوەی کە لە ڕووی تێگەشتنەوە بەشێتر لە زمان ئێمە تێگەشتنە چونکە زمان دوو بەشە بەشێکە دەربڕینە و بەشی دوم کێمە وەرەگرین یعنی تێگەشتن لە بەشی تێگەشتنی جامە ئەبینین مناڵ هەر لە تەمەنی 8 مانگ 9 مانگەوە کاتێ بانگەکان ئاوڕایەتەوە بۆ دایک و باوکی لەو تەمەنی 9 مانگ و دەمانکە لە هەنێ وشەی سەرەتایی تێگا بۆ نمونە کە ئەڵێن نە ئەوەستێ کە ئەڵێن وەرەیە کە ئەڵێن ئاو تێگا وردە کە ئەڕاتە تەمەنی ساڵ و نیوە منداڵەکە کە ڕستێکی پێڵەن تێگا بۆ نمونەڵەن دەرگاکە داخە ئەوە بەرە بۆ بابە ئەو بەرە بۆ دایە ئەم ئەمرانە ئەم تێگەشتانە یان ناسینەوەی شتەکان بۆ نمونێن بە مناڵەکە ئەڵێن کۆنتڕۆڵ خێراڕوا بەلای کۆنتڕۆڵەکە ئەم تێگەشتانەش لە مناڵە وردە گەشاکە زۆر جارێمە بینی مناڵەکە ئەم تێگەشتنە لە دروست نابێت ئەمە چۆتە بەشی لە تەخیر کەواتە لە هەر کام لەمانە دواکەوتن هەبوو و هەندێک بەشی تر بۆ نمونە تەرکیزی مناڵەکە سیرکردنی مناڵەکە ئەوەی کە مناڵەکە یاریکردنی چەنی وەکو تەمەنی خۆیەتی زۆر جار ئەم یاریکردنە یەک لە نیشانەکانە کە پێمانەڵێ کە گەشەی مێشکە مناڵە باشیان ئەبینی زۆر جارمە مناڵەکە 2 ساڵ 3 ساڵێتی نازانێت وەکو پێویست یاریەکان بەکاربێنی ئەم بابەتانە یان بۆ نمونە زۆر جار توانای لاساییکردنەوەی مناڵەکان هەموو ئەمانە خانەوادەکانە بە ئاگیان لێ بێگەر بینیان ئەمانە مناڵەکە لاوازە بۆ باشترین پێوەەر هاوتەمەنەکانیان ڕاستێ مەڵێ مناڵ بەراورد نەکرێ بەڵام بۆ ئەوەیە کە دایک و باوکێک کە نازان لە ڕووی زانستیە و گەشەی زمانەوانی چۆنە شتێکە زۆر بەردەستە هاوتەمەنەکانیان ئەوەی کە ببزان ببین هاوتەمەنەکانیان گەشەیان چۆنە و ئایا ئەمان زۆر دواکەوتونیانە زۆر باشە هەندێک جار ئەبیستینەوەی کە ئەوترێت لە ڕەگەزی کچەکانە زووتر قسە ئەکەن لە کوور ئەمە لە ڕوە زانستیەکەیەوە تا چەند ڕاستە لەوەی کە مناڵە ئەگەر کچ بێت زووتر فێری قسە ئەبێت زووتر ئەتوانێت قسە بکات لە چاوەی کە مناڵێک کوڕ بێت ئەمە لە ڕووی زانستی ئەمە سەرمێنراوە هەیە و عادەتەن کچەکان چەند مانگی زووتر لە کوڕەکان دەسەگەن بە قسەکردن کەمیش پەیوەندی بە سیستمی دەماری و سیستمی ئەو ماسوولکە ئەو ئەندامانە هەیەکی قسەکردنە عادەت لە کچە تۆزێ زووتر گەشاکەن بەڵام فەرقێکی وای لەوانەیە چەند مانگێکی کەم بێت باشە کاریگەری خێزان بە تایبەتی دایک نزیکترین کەسە لە مناڵەکەەوە ئەگە بەردەوام ئاخاوتنی لەگەڵا بکە بەردەوام شتەکانی لەگەڵا بچوڵێنێ یاریەکانی لەگەڵا چکە مناڵ دەست لەو تەمەنانەیە دەست بۆ مشتێکە بات بەردەوام قسەی لەگەڵ بکات ئەمە کاریگەریە بێ لەسەرەوەی کە مناڵە زووتر قسە بکات ئەکید کارگەری ئەبێت و ئێسێمە
هەرچەند ئەڕۆینە پێشەوە توێژینەوەکان کە ئەکرێ لەم بوارە ئەومان پێسەلمێنن کە پەیوەندی سەرەتای مناڵ بە تایبەت پێش 1 ساڵ و 2 ساڵ زۆر کاریگەری دانێ لەسەر گەشەی مناڵ. ئێستا هەندێک توێژنەوە لەم ئەخیرانە کراوە شێوازی مامەڵای دایک بە تایبەت ئێستا دایک و باوک بە تایبەت لەگەڵ مناڵە لە ساڵی یەکەمە کاتێک ئێمە هەستەکەین زۆرجار مناڵەکە لەن قسە ناکات لەوانەیە تێنەکە بەڵام وانی تەنانەت لە پێش لە دایک بوون کاتێ مناڵ دەستکی دایکایەتی یەکەم هەست کە دروستی بیستنەکە گوێ لێبێ یعنی هەر لەو کاتەوە دەست پێکە بۆ دوایە کە لە دایکە بێ لەو کاتە کە مناڵگە زۆر تەمەنی کەمە قسەکردنی لەگەڵ مناڵە ئەو حاڵەتە کە زۆر جار خۆمان بەبێ واگەمان لە لەگەڵ مناڵەکانەکەن پێکەنین و ئەوەی کە لەگەڵ مناڵەکە یاری لەگەڵاکەین پێکەنین اینجا بە شێوازێکی خاو لەگەڵ مناڵەکە قساکەین سەیری مناڵەکەکەین هەموو ئەمانە زۆر تەسیرەکە لەسەر گەشەی قسەکردن. دکتۆر زۆر کاتەڵێ دایک زۆر ئەتوانێت کاریگەری هەبێ بە تایبەتی لەو کاتی کە شیری ئاەتێ چکە مناڵ کە شیری دایکە خۆ چاوی لە ناو چاوی دایکیاتی زۆر دایکەیە گۆرانی بۆ مناڵەکە هەیە یاخو کۆمەڵە قسەیەکە ڕاستە وەڵامینیا و بەڵامەڵێ لەو کاتی کە مناڵە خاو بۆ تۆ جستەی وزە وەرەگرێ ئەمەنەش سوود وەرەگرێ لەوەی کە چی وشەیەک دەرەبڕێ ئەمە کاریگەری هەیە لەسەری ئەکید کاریگەری هەیە ئێمە لە فێربوونە شتێکی زۆر گرنگ هەیە کە فێربوون خۆی بەس فێربوونە پەیوەندی بە چەند لایانی ترەوەی کە کاریگەری لەسەردانێن یەک لەو لایەنە لایانی عاتفی مناڵە بەڵێ لایەنی ئیمۆشنی مناڵەکانە یعنی کاتێک ئێمە مناڵێک لە ڕووی ئیمۆشنە و ئەیوروژێنین لە ڕووی عاتیفۆ ئەیوروژێنین ئەو مناڵە فێربوونی زۆر زیاترێتەوە ئەمە یعنی چی یعنی ئێوە ئەمە بێنە بەرچاو بۆ نمونە دایکێک لە بەرچاو بن کە دایکەکەت بە هەر هۆکارێ تۆڵی دایکێکە پێکەنینی نییە و خەمبارە و خەمۆکی هەیە و جەوی نییە و ئەم دایکە مناڵ کە ئەمە ئەبینێ زۆر تەسیری خراپەی لەسەرەکە و نگەتیڤ بۆ فێربوونی ئێستا لە بەرامبەر دایکێک لە بەرچاو بگرن کە دایمە بە پێکەنینە و بە دوومچاوێکی کراوە بە ئێنەرژیکی زۆر و دایمە کە لەگەڵ مناڵە قساکە ئەم دایکە بێتە هۆیەکە لایەنی ئیمۆشناڵی ئەو مناڵە لایەنی هەست و سۆز و عاتفی ئەو مناڵە ئەو ڕوژێنێ کە ئەمە لە ڕووی زانستە سەرمێنراوە کە زۆر کارگەری لەسەر فێربوونە بێ بە تایبەت فێربوونی زمانەوە. زۆر باشە سەر لە شێواندنی مناڵ لە تەمەنی زۆزە مناڵە بۆ نمونە ئایپادێکیە دەدەست یاخود هەنێجار لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە بۆی قاتە سەر کەناڵە یاخود لە یوتیوب کەسەی بابەتێک ئەکات زمانی خۆی نییە زمانی دایک نییە ئەبیسە لەوەی کە زمانێکیتە و لە ماڵ و ئەوگەی لە زمانێکی ترە ئەکرێ ئەمانە هۆکار بووی کەسێک لە شێوانە بۆ مناڵە دروست بێت وای لێ بێت لەوەی کە ئەخاوتنەکەی دواب بکەوێت ئەمانە چه تەسیرەکەن ئەمانە ئەکید کاریگەریان هەیە لەسەر گەشەی زمانی مناڵ بەداخەوە ئێمە زۆرەی بینین بۆیە هەموو کاتێمە بە دایک و باوکەکان ئەڵێن هەوڵ بن هەتا ئەو کاتە مناڵەکەتان فێری بەباشی فێری یەک زمانە بێ کە عادەتەن زمانی دایکێ هەوڵ بن زۆر بەرکەوتنی لەگەڵ زمانەکانی تران نەبێت یعنی بۆ نمونە ئەگەر ئێوە زمانی دایکیتان کوردیە هەوڵ بن هەتا تەمەنی 3 ساڵ تقریبا یان 4 ساڵ کە مناڵەکە زمانی بە تەواوەتی گەشاکە با بە زمانی دایکی بێ چونکە دوای ئەو ئیتر منداڵەکە توانێت بە ئاسانی زمانی تری شوێر بێ ڕاستە لەوانەیە هەندێک کەس بڵێن ئێمە مناڵەکەمان هەر لە مناڵیە و 3 زمانیشمان قسە کردووە کێشێکی نەبووە ئەو مناڵە کێشەی نەبووە بەڵام زۆری مناڵەکان ترمان هەیە کە تۆزێک ئەگەری ئەوەی کە لە قسەکردن تووشی کێشە بوون ئەمەیان زیاترە ئێستا ئەمەش ئەگەر بین لە بەرکەوتنی هەبێ لەگەڵ 2-3 زمانە ئەمە ئەتوانێت کێشەی زیاتر کات خۆی هەر ئەو پسپۆرانەی کە لە بواری خوێندنان بۆ زمانی کوردیش ئەوان زۆر ئاماژە بەم بابەتێن تۆ لە ڕووی تەندروستی و زانستیەکەی و کاڵی ئەوان ئەڵێن تا ئەشتێتە بەر سیستەمی خوێندنە بێ زمانی دایک فێر بێت ئەوەش کێشەی ئەوەش یعنی ئەکی دوایە یعنی ئەمە هەر توێژنەوەکان دەریان قسەی لە هەموو دنیای توێژنەوەکان ئەمەیان سەلماندووە کە هەر شتێکی زۆر ئاساییەوە هەمووتان ئەبینەوە کەسانە کە هەر لای خۆمان ئەڕۆن بۆ ئەوروپامانە بۆچی سیستمی ئەوێ ئەڵێ ئەبێ ئەم مناڵە بزانین زمانی چ بە زمانی دایکی خۆی بخوێنرێ خۆمە هەمووی بەهۆی ئەوە نیە بڵێن ئەوان زۆر کەسێکی باشن نە بەشێکی زیاتری ئەوان زانیویانە کە مناڵێک لە هەر کوێ بێ لەم جیهانە ئەگەر بە زمانی دایکی خۆی بخوێنێ ئەم مناڵە لە داهاتووە زۆر سەرکەوتووترە بێ لە ڕۆی خوێندنە و لە ڕۆی پێشکەوتنی زانستیە و لە ڕۆی ئەکادمیە و ئەمە لە قسەکردنیچە هەر ئەم حاڵەتە هەیە باشە بینە سەر گرفتەکان دکتۆرە ئەو باسمان کرد لە تەمەنە سەرەتایەکە مناڵە بینی نزیکە بێتەوە لە 2 ساڵ هیچ ناڵێت لەم کاتە دایک و باوکە بێت چی بکات خاڵێکی زۆر گرنگ لێرە ئەوەیە کە دایک و باوک هەر کە هەستیان کرد کە منداڵەکەیان کێشەیەکی هەیە باشتر وایە سەردانی پسپۆڕێ بکەن بۆ ئەوەی کە هەڵسەنگاندنێکیان بۆ بکە بۆ نمونە چون بۆ لە پسپۆڕێکی ئاخاوت نوقسەکردن هەڵسەنگاندنیە بۆ بکە بزان ئایا ئەم مناڵیانە کێشەی هەیە جێگەی مەترسی هەیە یانە
و ئەگەر کێشە هەیە کێشەکەی چییە چونکە ئەمە زۆری کێشەمان هەیە کە بێتە هۆی دواکەوتنی زمان و قسەکردن ئەو کێشانە چین باگشتی ئەگەر باسییان بۆ نمونە جاری وایە مناڵەکە حاڵەتی ئۆتیزمی هەیە بەهۆی حاڵەتی ئۆتیزمە و کێشەی دواکەوتنی زمان هەیە جار وایە مناڵگە فرەجوڵۆ کەم سەرنجی هەیە وەکو ADHD زمانی دواکەوتووە جار وایە مناڵەکە کێشەی ژیری هەیە زمانی دواکەوتووە جار وایە مناڵەکە کێشەی دەماری هەیە زمانی دواکەوتووە جار وایە مناڵەکە کێشەی بیستنی هەیە دواکەوتووە جار وایە مناڵەکە بۆ نمونە شەلل دەماغی هەیە زمانی دواکەوتووە زۆر کەمیچە خانەوادەکان هەستی پێ ناکەن و جاری وایە هیچ کەم لەمانە نییە هەندێک کێشەمان هەیە پێڵێن DLD یانە Developmental Language Disorder کە مناڵەکە هیچ کام لەم نەخۆشییانە نییە بەڵام زمانی دواکەوی کە ئەمیش ئەم حاڵەتە تەشخیص و چارەسەری خۆی ئەوی زۆر باشە سەبارەت بۆ مناڵانەی لەوەی کە فێری قسەکردن ئەبن فێری ئاخاوتن ئەبن بەڵام بە وشە هەتا وەکو تەمەنی کە گەورەتریش ئەبن ناتوانن ڕستەیەک دروست بکەن ئەم مناڵانەش هەر لەو جۆرە مناڵانن لەوەی کە کێشەی ئاخاوتنیان هەیە بەڵێ ئەمەشە هەر لەو جۆرن کەوتم ئەمە عادەتەن زیاتر لەم جۆرن کەوتم پیان ئەڵێن DLD واتە کێشەی دواکەوتن زمانیان هەیە چونکە کاتێ ماڵی دواکەوتن زمان زۆر جا خانەوادەکان بە هەڵە ئەمەش بڵێم تێگەن وازان دواکەوتن زمان هەر ئەوەی کە مناڵەکە نەتوانێت وشە بڵێ دواکەوتن زمان یعنی ئەوەی کە منداڵەکە لە هەر ئاستێکە بە پێ تەمەنی خۆی بتوانێت قسە بکە نەتوانێت قسە بکە ئێسێمە هەر لەم ڕۆژانە بوون و مناڵێک هات بۆ لای من تەمەنی 5 ساڵ بوو قسەی ئەکرد وشە و ڕستەی زۆر کورت بەام نێتانی ڕستێکی درێژ بڵێ نێتان ئەمە دواکەوتن زمانە بۆچی چونکە ئێمە ئەڵێن مناڵ تقریبن لە تەمەنی 4 ساڵە قسەکردنی تەواو بێ یعنی تە ڕستەی دوور و درێژەوەیڵێ وەکو خۆمان تقریبان قساکە ئێستا مناڵێکە بۆ دە 5 ساڵی بەس وشە ئەڵێت و ڕستەی 2 کەلیم ئەڵێ ئەمە هی تەمەنی ساڵ و نیوە ئێستا مناڵەکە 5 ساڵێتی یعنی 4 ساڵ دواکەوتووە کەواتە کاتێ ئێماڵین دواکەوتنی زمان یانێ هەیە مناڵەکە وشە نازانێ هەیە ڕستە نازانێ هەیە توانای گێڕانەوەی نییە بەشێک لە مناڵەکە زمانیان دواکەوی دایکەڵێ لە مەکتەبی هیچمان بۆ ناگەڕێت کە پرسیار لێکێن بە ڕستێک زۆر کورت جوابانایەتەوە ئامرازی پەیوەندەکان بەکار نایێنێ ئەمانە ئەوێتە قۆناغەکانی سەروی گەشەی زمان کە مناڵە بێ فێر بێ و لەو مناڵە فێر نەبوو باشە دکتۆر زۆر کات بەر مناڵێک کەوتوینڵێ ماشەڵڵا کە جوانە قسە ئاکات بەڵام هەرچیەکەڵێ هیچی لێ تێناگەین کە سەیری ڕوویەکسە ڕووی ڕووەکەین ڕووی دەمی دایکی ئەڵێنەوە چیاڵە دایکی لی تێکاڵەوە باسی ئەوواکە ئەم شێوازە ئاخاوتنە بە سروشتی خۆی چاکە بێت یاخو ئەمەش گرفتە نەخیر ئەمە پەیوەندی بەوە هەیە کە مناڵەکە تەمەنی چەندێکە و چەندی کێشەکەی قرس ئەم حاڵەتە پێڵێن ئارتیکولیشن دیزۆردر واتە حاڵەتێکە مناڵەکە قسەکردنی قساکە ڕستاکەڵێت بەڵام ڕوون نیە لێ تێناگەین زۆر جای دایک و باوکەڵێ دایکەکە لە من خۆی متەرجمیم ئەبێ تەرجمە بۆ خەڵکم لەم حاڵەتەیە ئەم بەپێ ئەوەی کە تەمەنی مناڵەکە چەندێکە و چەندێک کێشەکەی قورسە ئەو پرسیارە فەرقەکە یعنی ئەگەر مناڵەکە تەمەنی 2 ساڵ بێ هەر بۆ ئەمە لە پێوەرێکمان هەیە ئەڵێ مناڵ کە 2 ساڵیەتی عادەتەن 150 قسەکانی خەڵک تێگەن کە بوو بە نزیک 2 ساڵ 3 ساڵی 175 بێ وازەح بێ کە بوو بە نزیک بەرەو 4 ساڵ 3.5 ئەبێ 300 قسەکانی وازەح بێ ئۆکەی دێ ئەگەر ئێمە مناڵێکمان بینی کە 4 ساڵیەتی و کە قساکە خەڵک زۆر لێ تێناگا یعنی ئەمە بێت چارەسەری بۆ بکرێ و لەم حاڵەتە مناڵەکە قسەکردنی ڕوون نییە و پێویستی بە هەڵسەنگان و چارەسەری زۆر باشە من هەنێ تێژینۆم خوێندێتەوە لەوەی کە ئەڵێت پێویستە دایک و باوەک ئەگەر مناڵەکان چەند مناڵێش بێت بە وشە دروستەکان قسەی لەگەڵا بکەن نەجارێ لەوەی کە مناڵێکمان وشەیەکەڵێ وشەکە تەواو نییە بەڵام دایک و باوکەکەش نەجا هەروەکو ئەو مناڵە قسە ئەکەن بەڵام ئەوەی کە من گوێبیستی بووم و خوێندومەتەوەڵێ بە دایک و باوەک بە وشە دروستەکە خۆیان چۆن قسە ئەکەن بەو شێوازە قسە لەگەڵ مناڵە بکەن ئەوە زۆر ڕاستە و زۆر جار هەڵەیە کە دایک و باوکە نەمێ بینی بۆ نمونە مناڵەکەیان پیان خۆشە ئەڵێن جوانەوە قسەکە هەندێک لە وشەکان و پیتەکان بە هەڵە بەکارهێنێ دایک و باوکانیش وەکو نازدان وەکو ئەو قساکەن ئەمە خراپێکی ئەوەیە ئەو مناڵە هەست ناکە کە خەریکە هەڵاکە ئەڵێ ئێوە دایک و باوکش وا قساکەن یعنی هەر چۆن مناڵ بەشێکی زۆر لە فێربوونی زمان لە باوکو دایکێتی بۆیە زۆر گرنگە باوکو دایک کاتێ مناڵەکانم کێشەی هەبوو شێوەی دروستەکەی بەکاربێنن بۆی کە مناڵەکەش وردە ئەوە فێر چکە ناویش زۆر جار بە خەڵەتەڵێ ینی مناڵەکە فێری نایەک بۆ بۆ باشی بەکارێنێ ئیتر باوکەش کێشەی نییە ئیتر لەگەڵ یاڕۆیتە بەم ناوە ڕۆیان دایکەکە بەشێوازە باسی شەکەنەوەڵێ موشێ ئەوە بەکارێن ئەبێت لەو کاتەیە بەردەوام تۆ بتوانی بۆی ڕاستکەیتەوە ئەکید ئەو کاتە بێ بۆی ڕاستکەیتەوە و پێویست ناگە زۆری شیش بەخۆی بڵێ بەس تۆ شێوە دروستەکەی بەکاربێنە مناڵگە خۆی ڕاستێکات باشە بینە سەر
ئەوەی کەیتر چۆن ڕاهێنان لەگە مناڵەکانمانە بکەین باسی ئەومان کرد لە سەرەتا دایک چەند کاریگەری هەیە زانیمان کە ئێوە خۆتان بەڕێستان باشترەزان لەو ڕێگەیانەی کە چۆن مناڵەکەی نیتەوە سەرە و ڕێگا تەندروستی کە ئاخاوتنیشی باشێ بێ ئەتوانین هەر لە ناو خێزانەکانە بەردەوام گفتوگۆکردن یاخود شێوازی دەربڕین لەگەڵ مناڵە یاخود ئەم مناڵی وا هەست نەکات کەم و کوڕێکی تیاکە من بەردەوام قسەی لەگەڵاکەم ئەو ڕێگایانە چین دکتۆر کە ئێمە بتوانین بیگرینە بەرەکە مناڵێک دواکەوت بێ لە هەندێک وشە و لە هەندێک قسەکردن سیرکە چونکە حاڵەتەکان ئێستا پرسیارگە زۆر گشتیوەی من باسمان گروتمان هۆکاری کێشەی لە مناڵانە لە قسەکردنا زۆرن و ئێمە بێ پێش هەموو شتێ بزانین کێشەی مناڵەکە چییە لە چ جۆرێکە و بە پێی ئەوە چارەسەری بڵێن بە دایک و باوکەکە بۆی یەکەم شت کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە دەستنیشانی حاڵەتەکە بکەین بۆ نمونە بزانین ئەم حاڵەتە کامێک لە کێشەکانی زمان و قسەکردنە و بە پێ ئەوە ئێمە چارەسەری بۆ بکەین و چارەسەری فێری خانەوەدەکان تێگەی بەڵام بەعام لە چارەسەری زمان و قسەکردنا بەداخەوە شتێکی ئیسم من زۆر ئەیبینم ئەوەی کە زۆر جار دایک و باوکەکان ئیسە بە هەر هۆکارێ بێ زۆرێک هەڵە تێگەشتنیان هەیە سەبارەت بە چارەسەری یەک لەو هەڵاڵە ئەوانە کە ئەوەیە کە زۆر جارکەریان بۆ لایەمە ئەڵێن دەرمانمان بۆ بنووسە بۆی مناڵکمان چاک بێتەوە زۆر گرنگە کە لێرە ئاماژە بکەین کە بۆ چارەسەری کێشەکانی قسەکردن زمان بەڕاستی دەرمان تەسیرێکی وای نییە و ئێستا زۆرێک لە شەریکەکان بۆ نمونە شەریکی دەرمانسازی چەندانە ڤیتامینیان تێکەڵ کردووە لەسەر ئەنووسن سپیک خانەوادەی فەقیر تێڵێ ئەو وای نووسێ ئەمە بۆ چارەسەری کێشەی مناڵەکەمە ئەڕوا بۆ نمونە 6 مانگ دەرمان بەکارهێنا بین مناڵەکەی فەرقێکی نەکرد یعنی 6 مانگ لە چارەسەری مناڵەکەی دواکەوێ بۆیە زۆر گرنگە خانەوادەکان ئاگادار بن کە ئێمە لە چارەسەری کێشەکانی زمان و قسەکردنا دەرمان کاریگەری تەسیرێکی وای نییە چوزانم جیهازێکمان نییە داینی مناڵەکە چاکاتەوە ئەمەلیاتێک ناکرێت بۆ مناڵە بۆ چونکە زۆر یا شتێکی هەڵەی تر کە بووە باو دێ بۆ لام ئەڵێ ئەمە زمانی وتیانە کێشەی هەیە لە کاتی زمانی مناڵەکە عیبی نییە وازانن کێشەی دواکەوتن پەیوەندی بە زمانی ناودەمەوە هەیە لە کاتێکە دواکەوتن و زۆر بەی کێشەکانی قسەکردن پەیوەندی بە مێشکەوە هەیە و بۆ ئەوە ئێمە چارەسەرەکانمان لەسەر مێشک بێ باشە بۆیە زۆر گرنگە ئاگایان لەم بابەتە هەبێ زۆر نەڕوون بە دوای دەرمانە چونکە خاڵێکی زۆر گرنگ لە چارەسەریا ئێمە هەمانە پێڵین گۆڵدن تایم یعنی ئەوەی کە هەر مناڵێک بۆ قسەکردن لە تەمەنێکە کاتی ئاڵتونیە ئەبێ چارەسەری بۆ بکرێ بۆ ئەم چارەسەریە هەرچەنێ تەمەنی مناڵەکە کەمتر بێت چارەسەرێکە باشترە و زۆرتر ئیسرادەی لێکە ئێستا گەر دایک و باوکە ئەم کاتە بە هەر هۆکارێ تێپەڕێنن ئەم کاتە لە دەست بە مناڵەکە تەمەن بڕاتە سەرەوە کاتە چارەسەرەکان زەحمەتە بێت بۆیە زۆر گرنگە لە هەر کاتێکا کە هەستیان کرد مناڵەکە کێشە هەیە و کێشەکەی بەرچاو و فەرقێکی بەرچاوی هەیە سەردانکەن بۆ ئەوە کە ئەگەر مناڵەکە کێشە هەبوو بە زووترین کات چارەسەری دەست پێ بکەن چونکە ئیسە لە هەموو دنیای ئەمە ئێرلی ئینتەرڤێنشنمان هەیە ئێرلی ئینتەرڤێنشن واتە چارەسەری زوو بە زوو یعنی ئەگەر مناڵێک هات بۆ لای ئێمە ئەم مەجموعە نیشانانەی هەبوو ئەمە ئەبێت چارەسەری بۆ دەست پێ بکرێت چارەسەرێکش هەموو کاتەوە نییە کە مناڵە ببین لە سنتەرەکە دانین زۆر جار چارەسەرەکە فێری خانەوادەکەیەک لە ماڵەوە لەگەڵی بیکەن بەڵام گرنگ ئەوەیە کە چارەسەری دەست پێ بکەن بۆی کە مناڵە تەمەنی نەڕواتە سەر و کێشەکەی بمێنێتەوە زۆر باشە هەندێک جای شێ بیستمانە لە دایک و باوک ئەڵێن مناڵەکەم لە تەمەنیەکە لە تەمەنێکی بچووکیشە هەندێک وشەی وتووە بەڵام دوایی ئەو شانەشی بیرچۆتەوە هیچی نەوتە ئەم حاڵەتانە هەیە ئەم حاڵەتە لە هەندێک لە کێشەکانە هەمانە بۆ ئێمە لە بەشێک لەو منداڵانە کە ئۆتیزمیان هەیە پێڵێن ڕگرشن بەشێک لە منداڵەکانی ئۆتیزم هەیەە کە مناڵەکە زۆر جار ئێمە هەم لە ڕووی زانستی سەرمێنەوە هەم دایک و باوکان گزارشمان بۆکەن کە گەشەی زۆر باش بووە هەموو شتێک تەبیعیەوە لە تەمەنی 2 ساڵ یا 3 ساڵەوە لە پەڕ بیری چوێتەوە یەکێک لەم حاڵەتە یا هەندێک چار لە هەندێک کێشە وەکو گەشکە ئێمە هەمانە کە مناڵەکان تووشی گەشکابن کە تووشی گەشکابن ئەوە کە فێرم لە بیرانەشێتەوە ئەم حاڵەتێکە هەیە و هەندێک کات ئەم حاڵەتە ئەگەر کەم بێت تەبیعیە ئەمە کە من باسم کرد بۆ حاڵەتی قورسە زۆر جارەمە بینین لە مناڵی تەبیعیە وشەیەک ئەڵێ تو بیرێکێتە وشێکی ترەڵێ ئەمە ئەگەر کەم بوو پێویست ناکات دایک و باوکان زۆر نیگەران بن ئەمە تەبیعیە بەڵام ئەگەر زۆر بوو مەجموعەی زۆر شتی بوو لە پڕ هەمووی لە بیرچووە و ئەمەی تر تۆزێ بێئاگەیان ئێمە دەستخۆشی لەکەین سپاس بۆ تۆ دکتۆر بە هیوای ئەوەی ڕێنمایەکانی بەڕێز بۆ دایک و باوکان سوودی هەڵبێت و مناڵانشی کە لە دوای ئەو کاتی بەڕێزی و تێگەر زانیان ئاخاوتنی دواکە و بە زووتری کا سەردانی کەسانی پسپۆر بکەن بۆی کە بتوانە گرفتەکەی چییە بۆی دەستنیشان بکات تاوەکو چارەسەریکەن دووبارە سپاس زۆر ئامادەبوون دەستخۆش